سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشی سێهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر و حزبی کۆمۆنیستی ئێرانتان پێشکەشەکەم لەژێر سەردێڕی بزووسنەوە پێشڕۆ و پێشکەوتن خوازەکان حاکمیەتیان تووشی داماوی کردووە. خاڵی پێنجم نیازی ڕژیم بە پاشەکشەکردن لە سیاسەتی دەرەوە و ئاستەنگەکانی بەردەمی. فەرماندەرانی دەسەڵات لە حکوومەتی ئیسلامیدا بۆ بەرەنگاربوونەوەی خەباتی جەماوەری لە هەوڵدان لە گۆڕەپانی سیاسی دەرەوەدا دەست بدەنە پاشەکشێکی هەستپێکراو تا بتوانن تەحریمە چەند لایەنە ئابوووریەکان لابەرن و ڕاوتی بەرەو لێک هەڵوەشانی ئابووری ڕابگرن. بوونە مەیدانداری سیمایکی وەک محەممەد جەواد زەریف لە تەبلیغاتی هەڵبژاردندا و مەسئولیەتی ئەو بەسەر شۆڕای ڕێبەری دیاریکردنی ئەندامانی کابوونیەکەی مەسعود پزیشکیاندا ئەم نیازە هەنووکەیە ڕژیمی زیاتر لە پێشوو زەخ کردووەتەوە. بەڵام کاتکوشتنەکانی ڕێبەری ڕژیم و دەوڵەتی یەکدەستکراو و پێشنیارەکەی بەڕادەی کارەکەی ئاسان کردووە کە دیمەنگەی داهاتووی ئەم ئاکامی پاشەکشەیە لە سیاسەتی دەرەوەیدا گەلێک لێڵ و تاری کردووە. ئاڵوگۆڕ لە شەڕی غەزەدا و هەڵبژاردننی ئەمریکا کەشێکی ئەرێنی بۆ بەهرەبەرداری ڕژیم لە پاشەکشەکانی لە سیاسەتی دەرەوەدا دروست ناکات. هێرشی پەهبادی ئەنسارۆڵای یەمەن بۆ سەر ئیسرائیل و کارزانەوەی ئیسرائیل لە بەرامبەریدا و پەرستاندنی شەڕی ڕۆژانە لە نێوان حەزبۆڵا و ئەرتەشی ئیسرائیل لەپاڵ بۆمبارانی وەحشیانەی ئەرتەشی ئیسرائیل لە غەزا مەترسی شەڕی زیاتر لە ڕابردوو زەخ کردووەتەوە. سخنڕانی بەنیامین نەتانیاهو لە کۆنگرەی ئەمریکا کە گشت قورساییەکەی لەسەر بە خەتابار نیشاندانی کۆماری ئیسلامی بوو و لە ئارادانەبوونی گەڵاڵەیەک بۆ ئاتەشبەس نیشانیدا کە ئەو هەوڵ ئەدات ئاستی ئەم شەڕە بەرینتر بکاتەوە و هیوادارە بە درێژکردنەوەی ئەم شەڕە بە هیوای سەرکەوتنی ترامپ ئاستی جنایەتەکانی خۆشتر بەرزتر بکاتەوە تا پانکردنەوەی سەری مارەکە فراهەم دەبێت. لەلایەکی دیکەوە سەرەڕای لاچوونی جۆ بایدن لە کێبەڕکەی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ڕۆژی 5 نۆڤامبر و کاندیداتۆڕی کامێلا هەریس نەبووەتە هۆی ئەوەی کە مەترسی سەرکەوتنی ترامپ لە هەڵبژاردننی داهاتووی ئەمریکادا کەمڕەنگ بێتەوە. ڕوون و ئاشکرایەکە سەرکەوتنی ترامپ لە هەڵبژاردننی ئەمریکادا وەک سەرەکی ترین متحەدی نەتانیاهو و بکوژی قاسم سڵێمانی کۆماری ئیسلامی بۆ سازان لەسەر بەرجام و باقی کێشەکانی دیکەی لەگەڵ ئاسەنگی جدی بەرەڕوو دەکاتەوە. تەنانەت لە ئەگەری ئەوەشدا کە بێت و ترامپی فاشیست سەرنەکەوێت دیسانیش ڕوو نییە کە سیاسەتی کامێلا هەریس لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا سەخت گیرانەتر نەبێت لە جۆ بایدن. خاڵی شەشەم بەنگلادێش تێکۆشان دژ بە هەڵاواردنی سازماندراوە. بە شوێن بڕیاری دیوانی باڵای بەنگلادێشدا بۆ پەرەدان بە سیستمی سەهمیە بەندی لە دامەزراندنی دەوڵەتیدا بە قازانجی حزبی حاکم و کەسوکاری کۆنە سەربازەکانی بەشدار لە شەڕی سربەخۆیدا شەپۆلێک لە ناڕزایەتی جەماوەری بە ڕێبەری خوێندکاران لە 3 هەفتەی ڕابردوودا بەنگلادێشی گرتووەتەوە. لەسەر بنەمای ئەم بڕیارەی دادگای باڵا لە سیستمی سەهمیە بەندیدا زیاتر لە 30% پیشە دەوڵەتیەکان بۆ کۆمەڵی گروپی تایبەت لەوانە بنەماڵی تێکۆشەرانی شەڕی سربەخۆی ساڵی 1970 تەرخان دەکرا. سیستمی سەهمیە بەندی وەک سیستمی خۆمانەسازی هێزە حیزبۆڵاییەکان لە کۆماری ئیسلامیدەیە. بە شوێن ئەم بڕیارەی دادگای باڵادا بە هەزاران خوێندکار لە بەنگلادێش لە ناڕزایەتی بە نیزامی سەهمیە بەندی پیشە دەوڵەتیەکان دەستیاندایە دەربڕینی ناڕزایەتی کە سەرەتا ئەم کۆبوونەوانە بە شێوەی ئاشتیانە لە نێو زانکۆکاندا بەڕێوەدەچوون، بەڵام دواتر نافەرمانی مەدەنی جەماوەری لە سەرتاسەری وڵاتدا پەرەیستەند. خوێندکاران و خەڵکی ناڕازی لەسەر ئەو باوەڕان کە ئەم سیستمە بە قازانجی کەسانێکە کە لە حەزبی ئەوامی لێکی بەنگلادێش نزیکن. ئەم ناڕزایەتە جەماوەریانە بە تونترین شێوە بەرەڕووی سەرکوتی پۆلیس و ئەرتەشیە وڵاتە بوونەتەوە. لە جەریانی ئەم ناڕزایەتیە خیابانیانەدا لە 47 ناوچە لە کوێ 64 ناوچە واتە بە پێ تەقسیماتی کێشوەری بەنگلادێش
لانی کەم 110 کەس کوژراون و نزیک بە 1500 کەسیش بریندار بوون. ئەم ناڕزایەتیانە بەرینترین شەپۆلی خۆپیشاندانی دژی دەوڵەتیە لە کاتی دیسان هەڵبژاردنەوەی خانمی شێخ حەسەنی وەک سەرۆکوەزیرانی بەنگلادێش لەم ساڵی زاینێدا. بەنگلادێش لە ساڵی ڕابردووشدا بەرەوڕووی یەکێک لە جەماوەریترین ناڕزایەتیە خەڵکیەکان بووەوە کە بەرامبەر شەپۆلی گرانی هەوسەر پشراو لە وڵاتدا ناڕزایەتیان دەربڕی. بە شوێن سەرهەڵدانی ناڕزایەتیەکاندا و سەرەڕای سەرکوتی توند و ڕێکخراوی هێزە حکوومەتیەکان دوای 3 هەفتە سەرنجام دیوانی باڵای وڵات بڕیاری پێشووی خۆی سەبارەت بە سەهمیە بەندی پیشە دەوڵەتیەکان هەڵوەشاندەوە. دیوانی باڵای بەنگلادێش بەم بڕیارەی 93% سەهمیەکانی لەسەر بنەماڵەی شایستە سالارەگی دیاری کردو و تەنیا 5% بۆ ئەندامانی بنەماڵەی کۆنە سەربازەکانی شەڕی سەربەخۆی ئەم وڵاتە لە ساڵی 1970 وەک خۆی مایەوە و 2% مابەقی بۆ کەمینە قەومیەکان یا وڵاتە تەرخان کرد. ئەم سەرکەوتنە لە خوێندکاران و خەڵکی بەنگلادێش پیرۆز بێت. لە بیرمان نەچێت کە لە مانگی ڕێبەندانی 1401 لە جەریانی یاخێزی شۆڕەژگێرانەی ژن ژیان ئازادیدا 35 مامۆستای زانکۆ، سیاسەتمەدار، مافناس، توێژەر و چالاکانی مافەکانی ژنان لە بەنگلادێش لە بەیانیەکی هاوبەشدا پشتیوانی معنەوی و هاوپشتی خۆیان لەگەڵ بزوسنەوەی ناڕزایەتی ژن ژیان ئازادی لە ئێران دەربڕی. ژنانی ناسراوی وەک گیتی ئارا نەسرین، مامۆستای زانکۆی داکا، مشرفە میشوو، دەبیرکولی حزبی شۆڕشی دیموکراتیک و سەرۆکی کۆمەڵی یەکیەتە کرێکاریەکانی پیشەسازی جلوبەرگ، ڕەهنوما ئەحمەد، نووسەری ناسراوی بەنگلادێشی و ڕانی یانیان، ڕێبەری خۆجیئی و ڕاوێژکاری یەکەمی ڕێبەری سونەتی هەڵقەی بوومیانی چاکما لە زۆمرەی واژۆکارانی ئەم بەیانیە بوون. لە بارودۆخی ئەمڕۆدا کە کۆمەڵگەی ئێران گیرۆدەی سیاسەتی چاوسێنەرانە و هەڵاواردنی چەند لایەنە دژ بە کرێکاران، ژنان، نەچەوە زۆر لێکراوەکان، بیرە جیاوازەکان و دەگەر باشانە، خەباتی سەرکەوتوانەی خەڵکی بەنگلادێش دەتوانێت ئەلهام بەخشی خەڵکی ئێران بێت بۆ خەبات و تێکۆشان دژ بە هەڵاواردن و نایەکسانیە سیستماتیکەکان. دەرز وەرگرتن لە ئەزمموی باقی وڵاتان دەتوانێت یارمەتیدەری دەوڵەمەندتربوونی خەباتی خەڵکی ئێران بێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوەی شۆڕشی خەڵکی ئێران بژی ئازادی، دیمۆکراسی و سۆسیالیزم. حزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر.